لەخوا بەزیێ ئێوارە برنجمانێتی لە خۆشیە هەڵەپەڕین من پێم سەیرە ئەو برا بەڕێزانە هەموو ساڵێک لە کاتی ڕەمەزانە دڵی ئەو خەڵکە کرمێ دەکەن گومان لە دڵی خەڵکا دروست دەکەن لەسەرەوەی کە سەرفترە بە دەبێ بە خواردن بێت ڕۆژێکیان جارێک برای گوتی وەڵڵاهی شوان بووم لا حیوانەکان وتی لە ماڵە خەبەریانتی کاک جەمالتم بەڵێتی لەخوا بەزیێ ئێوارە برنجمانێتی لە خۆشیە هەڵەپەڕین باشە ینی برنج ئەوەندە کەم بووە کەی لە زمانی پێغەمبەر ئەوەندە برنج زۆر بۆ تا خەڵک بچێ بەس برنج بە بۆ تەخسیسیەکەن لەسەر برنج ئەی بۆ تەخسیسی ناکەن لەسەر مێوش لەسەر جۆ عیب نەبێ لەسەر گەنم لەسەر مەسەڵ بڵێن خورما لەسەر ئەمانە تەخسیسیکەن یا دوای ئەوە باشە من ئەگەر پارەکەم پێ بێ یعنی تو ئەو شتانەی کە ئێستا باسم هەمووی بکڕم ئەنجا خەڵکێک بڕواو کە برایە گوتی وایان پێوتم توانە دروست نییە هین بدەی پارە بدەی وتی منیش دوایی چوم فەردەیە برنجم کڕێەوە بۆ ماڵی کێژار بیان دەمێ وتی پێم وتم ئەوە برنجم بۆیە نای لە باتی سەرفترەوتی کاکە بە قوربانم وەڵڵاهی دایکم لە ماڵە کەوتۆ خوا ئاگادارە پارەی دایبیەکە پێی نێ بۆی بکڕم یعنی ئەگەر من کرێکی بم برنجم بۆ بێنم بێم بە کە ساحب خانووەکە لێم وەرەگرێ هەر ئەو برنجەی کە ئەو بۆ مەیەنێ بیبم بۆ دوکانارەکە بۆ سعرە لێم ناگرێتەوە یعنی نازم بۆ ئەوان برایەنە خوا گەورە جەزایان باتەوە ئاوا دڵی خەڵک مشکلەی تێکەن یعنی تۆ پارەت پێ بێ هەموو شتەکان جێبەجێکە لە پارە بەی مالە لە مزگەوت دەرەکەی وە قسەیکی پێشیدانە یعنی کە پارە پێ بوو هەموو شتەکان بسۆگەرن ئێ باشە بۆچی تۆ ئاواکەی کە مەسەڵ بڵێن دڵی ئەو خەڵکە ئەخەیتە گومانەوە